سلااوڕێز هاوڕێنی هێژە هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن. لەسەر قسەکانی برای زل دوو تێبینی بچووک. یەکەم دەڵێ ئەمە سوالکردنی هەموومان بداوە لە حکوومەتی عێراق بکەین، پارەی لە بۆ کوردستان دابێ بکەین، بەڵام لە لای زۆر ئاساییە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ببنە سوالکرد، سوالی لە حکوومەتیش بکەن، حکوومەت پارەیان نەدات. یعنی ئەو دوو فاقەی تەماشا بکەن هاوڕێ. یعنی ئەسلی ئیشی حکوومەتی ئەوە دەرۆزەی بکە، کون بە کون بگەڕێ، هەزار جار سوال و سەدەقەش بکاتەوە، بەڵام لێ نەگەڕێ هاوڵاتیەکانی برسی بن. ڕێگا نەدا هاوڵاتیەکانی داوای سەدەقە لە خەڵک بکەن. ئەوەی دوو فاقی. ئەگەر لە ئەرف و بێ حکوومەتداری بزانی بایە، نەدەبایە خەت ئەو قسەی بکات. بەڵام کاکەوانەی هیچ دێ نازانن لەسەر حازری هاتیە. بڕواتان هەبی هاوڕێیان، ینی بە درێژایی مێژووی حکوومەتی هەرێمی کوردستان لەو مەسوول بارزانیی گەمژەتر نەبووە لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئیداری وەڕێوەبردنەوە. ینی نێچیر چەندە دز بوو، دەڵێن بابی دزان لە کوردستان نێچیرە. نێچیر چەند دز بوو، بەڵام حکوومەتداری کەمە فێر بوو، فێر بەس ئەو تازە هاتێ تا فێر دەبێت قوڕمان بەسەری دەبێت. ئەوە خاڵێکیان. خاڵی دووەمیان تەماشا بکەن، ئەوە سەرۆکی حکوومەتمان کەسێکی ئەوە حاقد بیتن، دەبی خەڵکەکەی کە چۆن بی. ساڵێک پێش ئێستا کەناڵی سپێدا یەک پرسیاری یەک ساڵە ڕێگا ناداتن لە هیچ کۆڕ و کۆبوونەوەکی بەشدا بێت. ئەوەی حاقد بوونی لەوەرە سەرۆکی حکوومەتەکەمان ئاوا بیت. گریمان سپێدە نەبوو، کەناڵی جێمە دێبوو یا هەر کەناڵێکی بوو. بەس معقوڵە سەرۆکی حکوومەتەوە حاقد بی؟ بکە خۆ گەمەی منداران نییە دووش بی لەگەری لێ نەگەڕێ. بەهەرحاڵ ئەوە هەر ئەو دوو خاڵە بوو ویستم باسی بکەم، ئیتر بزانن ئەوەش حکوومەتەکەی برای زلە. کاتێکی خۆش ماڵەوە.